ئازانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەرنمەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. 7 ساڵ بەسەر تاوانی جینۆسایدی شەنگال تێدەپەڕێت ئەو تاوانەی کە لە 3 ئابی 2014 بەرامبەر بە ئێزیدیەکان کرا لەلایەن تیرۆرستانی داعش کە تیایدا با سەدان ئێزیدی کۆمەڵ کوشکران و بە هەزارەها کەس بێسەر و شوێن کران و هەزارەها کچ و ژنی ئێزیدیان کەوتنە دەستی تیرۆرستانی داعش لەگەڵ ئەوەی کە لە ماوەی ئەم 7 ساڵەدا کۆمەڵێکیان گەڕێنراونەوە ناو کەسوکاریان بەڵام هێشتاش بە چەندەها بە سەدەها بە هەزارەها کچ و ژنی ئێزیدیان هێشتا لەژێر دەستی تیرۆرستانی داعش ماونەتەوە و پێویستیان بەوەیە بگەڕێنرێنەوە بۆ ناو کەسوکاریان. پرسیاری گرنگ ئەوەیە لە ماوەی ئەم 7 ساڵەدا چی کراوە بۆ ئێزیدیەکان، بارودۆخ و گوزەرانیان لە ئێستادا چۆنە، چه هەوڵێک دراوە بۆ گەڕانەوەیان بۆ زێدی با و باپیرانی خۆیان. ئەم تاوانە لەگەڵ ئەوەی لە پەرلەمانی هەندێک وڵات بە تاوانی جینۆساید ناسێنرا وەک لە پەرلەمانی بەلجیکا و هۆڵندا و لە ئەوروپادا ئەمە بە جینۆساید ناسێنراوە، بەڵام هێشتاش بە شێوەیەکی گشتی ئەم تاوانە بە جینۆساید نەناسێنراوە. ئەم تاوانی کە بەرامبەر شەنگال و ئێزیدیەکان کرا هەموو بنەماکانی تاوانی جینۆسایدی تێدا نیە، پێویستی بەوە نییە کە بە جینۆساید بناسێنرێت. ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەم بارەیەوە چیان کردووە؟ چارەنووسی شەنگال تاکەی بەم شێوەیە بەردەوام دەبێت. هەموو ئەم پرسیارانە و زیاتر لە بەرنامەی ئەم جارەدا وەڵام دەدەینەوە. کۆمەڵێک میوان لەگەڵ من دەبن، ئەوانی شارێک لە بەڕێزان هەرمان میرزابەک بریکاری میری ئێزیدیان کە بەڕێزیان لە دوهۆکەوە لەگەڵمان دەبن، سەگڤان موراد کەسایەتی و چالاکوانی ئێزدی جەنابیشیان لە بەغدادەوە لەگەڵمان دەبن، هەروەها حەسۆ هورمی سەرۆکی دەستگای ئێزدی نێودەوڵەتی بۆ بەرەنگاربوونەوەی جینۆساید کە لە ڕێگەی سکایپەوە بەڕێزیشان دواتر لە بەلجیکاوە لەگەڵمان ئامادەیان دەبێت. زۆر بەخێر بن کاک هەرمان، من سەرەتای مەلای جەنابەت ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم. دوای 7 ساڵ هێشتا بارودۆخ و گوزەرانی ئێزیدیان چۆنە و لە چه بارودۆخێکدا؟ دەستپێکێ سوپاس خوشکە بەرێز و سلااف منێنتەینکو بۆ برای سەگڤان و برای حەسۆژی ئەس بەری هەر تشتێکی ئەس بەژناخۆ دەتاوینم کو دوێ ڕۆژە ڕەشە سەر ملەتێ مەدا هاتێ ڕاستی ڕۆژەکە و چجارە و چجارە نایەتەش بیرکردن و کەسێ ئێزدی ئەڤەش بیرێ ناچتن و هەر کەسێکی مرۆڤاتیشی ناخێویدا هابەتن. هەکەتوبەیەک و عام کوش ئەڤە 7 ساڵۆگەم کەفتنە بەرە ساڵا هەشتێدا خەلکی مەت هەردی سات بەردەوام وت فرمانەدا شێوەیەکی جودا جودا و تۆ نکاری بێژی و فرمان دمایی کاتی ڕاستە کوشتن و وێرانی نۆب سەریوان نایەتن و خەلکی مێ کوردستانی ڕاستی گەلک هاریکاری و وەک خۆ حسابکردن بەلێ هەردی سات ناوا چادرا و ناوا وێرانیەدا گەلک بارێوانێ گرانە بەلێ دیسا هەر ئەم بزاویکەین و ئەم دێ دیفاعی لوانکەین چ شالیێ حکوومەتە هەرێمێ بتن حکوومەتە عێراقی بتن و ڕێکخراوێت نێودەوڵەتی بتن گیل و گازە دێتوانە بە 7 ساڵک و جڤاتە ڕوحانی و جەنابێ میریوان بەردەوام دگەهینەتن کێماسی کەشوانژی نەکریا بەرێ ئەڤەژیش ئەگەر ئەمە ئەڤەیەک و قەدەر ئەمە ئەڤەیەک و ئەم بەردەوام یان و فرمان ئەو سەرێ مەداتێن و بێدەسەڵاتی ئەمەیە. بەڵێم کاک هەرمان ئەکرێ بزانی لە ماوەی ئەم 7 ساڵەدا چی کراوە و چی ماوە کە بکرێت بۆ ئەوەی کە بارودۆخ و گوزەرانی ئێزیدیەکان بەرەو باشتر بکرێت و بگەڕێنەوە زێدی خۆیان؟ بەری هەر تشتێکی یەک ڕێزی و تفاق و تەبایە خەلکی ئێزدی vێت چێ بتن ئەف کەسانێت و ئەکادمی vێت لێک نێزیکی بوونەك چێ بدا پەیامەکە ڕاست و درست بۆ جیهانی دیارکەن و ئەم ئەتکارین یان و پەیاما درست بۆ جیهانی دیارکەن و ئەف فرمانە سەرێ ماتیە ڕاستە هەر کەسێکش ئالیە خۆڤەک و دیفاعی قەزیا ئێزدیات کەتن بەلێ وەکو پێتڤی چونە هاتیەکردنە وەکو واقع
هێشتا خەلکی مێت ناوێ نەخۆشیاک و 7 ساڵا کوتێرا دەربازت بتن. بەڵێ بەڵێ دەستان خۆش بە دواترە گەڕم وڵاتان کاک سەکفان من یەمەلای جەنابەت سڵاوت لێبێ ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم جەنابتان وەک چالاکوانان لە ڕووی مادی و لە ڕووی دەرونی و ڕۆحیەوە چیتان کردووە بۆ ئەوەی کە دەرونی ئێزیدیەکان ئارام بکەنەوە ئەو تاوانای کە بەسەریان هات هیچ نەبێت لەسەر ڕۆحیەت و دەرونیان بە شێوەیەکی خراپ بەجێ نەمێنێ بە تایبەت ئەوانەی یاخود ئەو کچ و ژنانەی کە لە دەستی داعش ڕزگار کراون و گەڕێنراونەتەوە ناو کەسوکاریان لە ڕووی دەرونیەوە چیتان بۆ ئەمانە کردووە؟ ڕێز و سڵاو بۆوە بۆ بینەرە نوێن بەڕێز بۆ میێوانت وێت بەڕێز ڕاستی دەنگێکا کەرمان نەتاتە من باشە من نەزانی چیت بێشتە ئەکە دەنگ بێتە چاکرم بۆ من باشە دا زبزانم ئەو شک چیت بێشتە گوێ خۆب دەمە بۆ چۆنێتوی بەراهی دەستپێکێ سەرێ خۆت چەمینین بەرامبەروان قوربانێت زدیاداین الوان هەوێن قڕکردنێ ئێبسەرێ زدیا هاتین ئەوە دماهی کێشی ئەوە دەستێت تیرە و ڕستێن داعش هاتیان جامدانە سەی هەشتی 2014 یعنی بەری 7 ساڵەوەکی ڕۆژەکە ڕەشەوەکی ئیرۆکە ئەو هەوا قڕکردنش لایەن تیرۆرستت داعش بە هاتان جامدان ڕاستی ئەم هەر ساڵ وەختێ بیرەوەریە تەعال ئەم بکەینە بە و بیراخۆتینین هەرچەندەمە چجاراش بیر نەکردە ئەمەد بێژین ئەف جینۆسایدە هەریە بەردەوامە و دائیمەن ئەم vê ئاخفنت بێژین چیل کۆمبوونێت خۆ چیل چالاکیت خۆ چیل دیدارن خوێن سەحەفی ئەمەد بێژین ئەوێ بەردەوامەش بەرچەنگ و هەتانۆکە زیاتر 200,000 کەسێمای ئێزدی کەمپادا چیتن زیاتر 2700 کەسێت زدی هەتانۆکەت بێ سەروشونن شنگال وەکو پێویست نەهاتیە ئاواکردنا وەکو پێویست خەڵک نەهاتیە سەرزێدێ خۆیان سەر ئەردێ خۆ ئەردێ با و باپیرێت خۆ جەش بەربێکە ئەم دایمەن بێژین و ئەف جینۆسایدە بەردەوامە لە ماوەی ئەم 7 ساڵەدا کاک سەکفان لە ماوەی ئەم 7 ساڵەدا بۆ یعنی ئەوە نەکراوە من هەمان پرسیاریشم لە میوانەکەی ترم کرد بۆن ئەوانە نەکراوە کە ئەم کەسانە بگەڕێنەوە جەنابەت باس لەوە کرد کە ژمارەیەکی زۆر هێشتا لە کەمپەکانان یعنی بۆ کار لەسەر ئەوە نەکراوە کە ئەمانە بگەڕێنەوە زێدی خۆیان ڕاستی بێت مرۆڤی ڕاستگۆ بتنە بەرامبەر خەڵکی خۆ بەرامبەر مێژوێ بەرامبەر خوددای خۆ ئالۆزیەن سیاسی ڕێگرن بەرامبەر هەندێک و خەڵکێمە بەگەڕێتەوە زێدەباری هەندێک و وەکو پێویست شنگال نەهاتیە ئاواکردنەوە وەکو پێویست ئاور لێ نەهاتیە دانا وا بووە وەکو مادەکێ بۆ سراعاتت سیاسی ناوبینە لایەن سیاسیدا بۆ مادەیەک بۆ سراعاتت حتا ئێتهەرێمایەتی ئەمتکارین بێژین ئەبێت چەنداوە کردی خەڵکێمە باوریاوان نێتن لەومان نەزەڤەرتەوە جێت خۆ بەسەکە ئەم بەرە خۆ بدەینە چی هاتیەکردنات خلالێوان 7 ساڵادا هەندێک کار و هەندێک کارێن باشوێت هاتینە ئەنجامدان بە حکمێ کارێ خۆلبەغدایە ئەس ئەگەداری مەجموعە مەلەفامە مەجموعە کارێت هاتی نەکردن ئێکشوان ڕێککەفتنە یان ناوبەینە حکوومەتە هەرێما کوردستان و بەغدادا هەرچەندە ڕاستی خەڵکێ شنگالێشێ هاتبوو بێ بە هەرکردنش دانوستاندنێن وێ ڕێککەفتنێ شبەرێکێکی گەلک فەقەراتێت توێ نایەنە جێبەجێکردن بەڵام هەندێک فەقەرات هەندێک بند توێت تێدا هەژی هەندێنە بێنە جێبەجێکردن نەخاسمە ڕوێ ئیداری بە نەخاسمە ڕوێ خزمەت گوزاریە باک و خەدەماتێت ئەساسی بێنە پێشکەشکردن بۆ منتەقێ و سەرمەلەفێ ئەمنیژی خاڵک هەیە توێ ڕێککەفتنێدا هەکە هات با جێبەجێکردن یعنی جێشی لەشکری عێراقی فەرمی ئەو ئاراستنە وێ منتەقێ ئێختە دەستێ خۆ و خەڵکی منتەقێشی بێنە دامەزراندن سەر سلکێ پۆلیسا وان دابکارن ئەمنیەتا منتەقێ بکەفتە دەستێ خەڵکی دەڤەرێدا کارێ دیێ هاتیەکردن ئەم شانازیە پێتکەین مەسەلا یاسایە ڕزگاربوون ئێزدیە ئەو یاسایە ڕاستی یاسایەکە گەلک کار بۆ ڕاهاتەکردن زیاتر 3 ساڵە مەکار سەروێ یاسایەت کرد هەتا ئاخر جار هەشتی سێی ئیساڵە بەڕێز سەرۆک کۆمار پەرلەمانی ئیمزا کرد و کەفتت بوارێ جێبەجێکردنێدا کەفتنە بوارە جێبەجێکردنێ یاێ یاسایە دێوەکەتەنک و بەرێوبەراتیەکە کاروبارێن ڕزگاربوون ئێزدیا بێتە دامەزراندن و نۆکە بەرێوبەرا گشتیوە هاتیە دامەزراندن و دەست بکارێ خۆکەتەنە بەغدای و مووسلێ
ئەڤەشی کارێک باش بوو هاتی ئەنجامدان لێ ئێستا دەکەواتە ئەو یاسای وەک خۆی جێبەجێکرێت کاک سەگفان وەکو خۆی جێبەجێ نەکراوە بەڵام ئەو فقرا یا دامەزراندنە بەرەوبەراتیە گشتی ئەوە هاتیە جێبەجێکردن سەرۆک وەزارەت عەمەل و شؤون اجتیماعیەوەیە هەندێک فقرات دی یعنی جێداخەیە ئەوە ساڵە ئێکێ ئەف یاسا کەفتێت بوارە جێبەجێکردنێدا ئێکشوان فقراتە ئەوەکو میدیایە فەرمیە دەوڵەتە عێراقی ئەوێ بیرەوەریە ساختەوە و مجموعە چالاکی بێنەکردن شار و شارۆچکێت عێراقی هەمووان و ئێکش فقراتە ئەو بۆکو وزارە دەربە عێراقی لەگەڵ سەفاراتت عێراقیش دەربە ئەوێ بیرەوەریە ساختکەن داخەڵک بزانن دنیا بزانەتەن و ڕۆژێکە هۆسایکەدا چی هاتیە ئەنجامدان هەرچەندە کۆمەلگای نێودەوڵەتی گەلێکی مەحتەمە بەس حەسەبی vê یاسای مەفرۆز بوو حکوومەتە عێراقی بەتر هات با سەرخەت بەتر کار کردبا بۆ جێبەجێکردنا بنودت vê اتفاقیە بەڵێ دەستخۆش دواترە گەڕێمەوە یاسای عفۆ بەڵێ دەستخۆش بەڵێ کاک هەرمان باسمان لە یاسای ڕزگاربووانی ئێزیدیان کرد بە تایبەت لەسەر ئەو یاسایە کە هەنێکی وەک کاک سەگفان ئاماژەی پێکرد چۆتە بواری جێبەجێکردنەوە منەمە پرسیاری ئەوە بکەم ئەو بە تایبەت کچ و ژنانەی کە لە ژێردەستی تیرۆرسانی داعش ڕزگار دەکرێن و ئەگەڕێنەوە ناو خانەوادەکانیان ئێوە چۆن هاوکاریان ئەبن ڕاستی کەکە سەگڤان ئینسانێکی ئێزدی ڕێک و پێک و کەسانێکی خۆدان هەزرێت باشە بەلێ نزام وەکو مەجلسا ڕوحانی و جەنابی میری و جڤاکە ئێزی ڕاستی من تشتێکی زێتری وەکو گەلک بریاری دیێتاتینە دەرکردن بەری نەهۆژی و مافێ کەسانی نێزدی بێتە دیارکردن و خاستن کەسوان ناجیاتێتمێت و زڵمەکە وسا مازن لە یاتیەکردن بەلێ ئەس نابینم کو دێ مافی وانە دروستایی کەفتە دەسیدا چەنگ و مافێ کەسانی دیترژیە خەلکێ عێراقی لەگەل کەسانێت تێزیەت بێژم ناوەێ بریارێدا هەین قرارە هاتیەدان کول پەرلەمانی عێراقی ڕاستی تشتێکی باشە و هەر کەسێک و هەر جیەک هاریکاریە ئەڤان کەسا بکەتن چش ئالیێ مادی بە چش ئالیێ معنەوی بتن ئەم نەڕێگرین بەلێ بەس بینم بەس وەکو ناو بتن و بارێکی گران بێت سەروان و حەقی وان بێتە خوارن ڕاستی ئەوە تشتێکی نێ جوانە و دیرۆکێدا بڕەشیەتە نویساندن بێجا هیویدارین جەنابێ سەرۆکێ جمهوریە عێراقی کە دکتۆر بەرهەم وان هێویداری شوان کوب ڕاستی جدی پێ بگرن چەنگ و ماوەیەکی گەلێکی نێزیکی مای بۆ هەڵبژارتنێت عێراقی هەکە ئەف خێرا خۆکردینە وەکو ئەوت بێژم مەکار سەرکردە بلاوێ دوماهیک بینن و هەندێک امتیازاتێت وان ناجیاتە دیارکەن دابتر بقارن کارێکی بکەم ڕاستی بارێوانی ژیانی گەلک بارێکی ساعبە بەڵێ کاک هەرمان تایبەت بەوانەی کە لەناو کەمپەکاندان یعنی هەمیشە پرسیاری ئەوە ئەکرێت بۆ ئەمانە ناگەڕێنەوە بۆ زێدەکانی خۆیان یعنی ئێوە کارتان لەسەر ئەوە نەکردووە کە ئەم خێزانانە بگەڕێنەوە ناو ماڵ و زێدی خۆیان تاکیت دەست پێش خەریەک هەربەری هەر کەسێکی گەل بەرێز جنێن بەلەسخارت نوێنەرە تایبەتە یا یوئێنێ کول عێراقی کول دوی هەشت ساڵە 2019 و دەما هاتیە لالشێ ئێکشوان پێشنیارە و من ئەف پێشنیارە کرد من گوت مەدوێتن کو شێوەیەکی ڕسمی و ئەکادمی بتن حکوومەتە هەرێمێ و لەگەڵ حکوومەتە عێراقیت ئەف هەردووجی بگەهنە اتفاقیەکێ و شنگار دیسا دەست پاڤەدانی بکەن و زڤراندن ئەوێ خەلکێ بکەن بەلێ ئەvە ماوەیەکی درێژ سەرڕابووری و بشتێک و جەنابێوێ یەکسەر خۆلێ کردە خوددان و لەگەل حکوومەتە هەرێمێژی رازی بووی و لەگەل حکوومەتە عێراقی ڕوونێتن و جەنابی وەزیرێ داخلیە بوو و لەگەل جەنابێ سەرۆکێ عێراقیژی دکتۆر بەرهەمژی بوو کە پشتی و ئەف اتفاقیە هاتیە جێبەجێکردن گەل سەرۆک وەزیران وان هەوە هەنگی چوو پێنگاف نهاتی نەهاوێتنە بتر حکوومەتە عێراقی یا پاڵپشتی ئەوان هێزێت چەکدار کەتن و چ شەرعی بن چ نەشەرعی بن بتر وەضعی ئالۆز کەتن ئەف خەلکی مە
نقارد بچێتە ئاگر و سیراعەکە دیە سیاسیە مەزنە ئەقلیمیدا ناوە ئاگرێکیدا. بەڵێ لە ڕووی نێودەوڵەتیەوە کاک هەرمان ئێمە باسمان لۆ کرد لە پەرلەمانی هەندێک لە وڵاتانی وەکو بەلجیکا و هۆڵندا ئەم تاوانە بە جینۆساید ناسێنراوە، بەڵام هێشتاش پێویستی بەوە هەیە لە وڵاتانی تریش ئەم تاوانە بە جینۆساید بناسێنرێ. ئێوە لە ڕووی نێودەوڵەتیەوە توانیوتان ئەو هەماهەنگیەتان هەبێ کار لەسەر ئەوە بکەن کە تاوانی شنگال بە جینۆساید بناسێنن؟ ئەرێ چەنگو بەردەوام ئەملگەل خەلکی خۆ ولگەل کەسانێت ڕەوشەنبیر بگەلە کەسێت ناوا ملەتی مەدا مەتاالبێت ڕاست و درست ڕاستی ئەس دەستخۆشیل چالاکوانێت مێت ێزدیژیت کەم ئەوانژیت ڕێکا خۆڕە هەرێکش ئالی خۆوە خەمخۆرێت ێزدیاتیا خۆنا گادینە دنیای هەر چالاکوانە و هەر کەسانێکی دیار واگەهاندی بەلێ مەجلیسا ڕوحانیژی تەقسیری نەکردە هەر جارێکە چێ سەفیر بێت چ قونسڵ بێتن هاتی بەردەوام دیفاع واڵوان کردی و دیفاع پشتەوانیا vê çend vê keysa ku hosa mezin biket perlemanê twanin ku cîtwanet teşriî bête pesendkirin wekû Belcîka hikûmeta Belcîka em destxweşî lê dikeyn û ya Holanda jî destxweşî lê dikeyn û bi rastî bes ya hera giring ser hikûmeta Iraqê dikevitin heta îroka hikûmeta Iraqê ev cînosayd xelem nedaye. سەکوان منە گەڕمە بۆ لای جەنابەت جەنابتان وەک چالاکوانان ئەگەر چی ڕاستە بەردەوام کارتان لەسەر ئەوە کردو، بەڵام ئەگەر پرسیاری ڕێکخراوە حکومی و نێودەوڵەتیەکانیش بکەین لەسەر کەیسی شنگال چیان کردووە؟ وەڵام مخابن مەسەلەی دەنگی کاکەرمان چارەسەر نەکرا گوێم لێ نییە نازانم چی قسە دەکە ئەگەر چارەسەری بکەن زۆر سپاسدان ئەەکەم. بەڵێ بەڵێ ڕێکخراوێن چەندین جۆرە ڕێکخراو هەینە ڕێکخراوێن نێودەوڵەتی تێن سەرەدا نامەتکان پرۆژە و چالاکیان خۆ پێشکەشی ئاواراتکان پێشکەشی ئێزدیاتکان چیل شنگالێ چیش کەمپا و ئیشە کارێ هەرە گرنگ ئێمە ڕاستی زیاتر لەگەڵ یۆنی تادا ئەو فەریقا تەحقیقا دەولیە هاتیە دامەزراندن پێی ژمارە یا ئەنجومەنێ مەجلس الئەمن ئەوە 23 هەفتیونە 2017 هاتە دامەزراندن حەسەبی وێ قرارە مەجلس الئەمن ئەوە چەندین بوارەدا شۆڵکەتن مەسەلا ئەو بەڵگەنەوێت کەفتی نەبەردەستێوان و دیارکەن ئەوە هاتیان ئەنجامدان ئەو کریارە تیرۆریە هاتیان ئەنجامدان هەموو ئەرکانێتوێەوە ئەوە جینۆسایدە و کەریم خانت راپۆرتا خۆدا بۆ UN ئەوە باش خۆیان کریە یادی سەر مەسەلا گۆڕێت کۆمەڵ کارگە لە کاتیەکردنا زیاترش هەفتەی گۆڕێت کۆمەڵ هاتینە دیارکردن کار سەرتێتەکردن هەرچەندە سستی کار پرێڤەتچتن لێ باشە ئەو کارە وەسایکێ لازمە گەلەکە دقیقی بێتە ئەنجامدان کارێ دیێتێتەکردن مەسەلا مەجموعە ڕفات و ئەو طب العەدلی البەغدای ئەوشی فەحسد پشکنینە DNA بۆ ڕاتێنەکردندا بێنە ناسین و تەسلیمی کەس و کارێتوان بێنەکردن وەکی دی مەجموعە ڕێکخراویەتین سەردەشتێ شنگالێ کار و چالاکێت خۆ ئەنجامدەن هەروەسا کەمپێت زیدی لێ تا ئێستا نەهێنراونەتەوە ناو خێزانەکاندیان چیتان بۆ کردوون چۆن لە هەوڵی گەڕانەوەی ئەو کەسانە بەڵێ تێنەگەشتم ئەو بە تایبەت کچ و ژنانی کە تا ئێستا نەگەڕێنراونەتەوە بۆ ناو خێزانەکانیان چۆن لە هەوڵی ئەویان ئەم کەسانە بدۆزنەوە و بیگەڕێنەوە بۆ ناو خێزانەکانیان مخابن ئەوە 2700 کەس تێهینە و هەتانۆکەت بێ سەر و شۆنن بەری 3 ساڵە سەرۆکوەزیران عادل عەبدولمەهدی بەڕێز عادل عەبدولمەهدی کۆمیتێک تەشکیل کرد بۆ دووچۆن و بینینە و دووچۆن و بینینە بان کەس و کارت ما ئێتاتینە ئێت بسەروشن ئەف کۆمیتەش بەر هەندێک و ئێزدی ئێک کەسی تێدا بوو و مەداخواز کرد و ئێزدی بتر تێدا بەندا بکارن باشتر کاری خۆ بکەن چەنگ و ئێزدی باشترت زانن ئەو کێ دەرێنە چی ئەردی چین چاوا چین
حرەکاوان چاکێ چی ڕەنگیە چێل کەمپاهۆڵێ چی ناوبەرا وڵاتن تورکیا وڵاتن دیدا چیل ئەد لە بێبن مەگەڵک هەوڵدانک و هەندێک کەسێندێت ئێزدی بێنە زێدەکردن بۆ vê کۆمیتێ و هەندێک سەلاحیاتەوەشی بەردەستی هەبن بکارن حرەکا خۆ بکەن بزاوا خۆ بکەن ناوبەینە ڤان سنوورادا لێ مخابن گەلک يعني نهات دوم كرن و برس عادل عبد المهدي نما برس كاظم يوختي هاتي براستي قالك بوتيف في ملفي دتن وأوي توجيه ودا حمو سفارات العراقيش دربك وجوه خبدنا في ملفيها كزان زانن ايكي زدي وهي العردكي بت حمو جهودت خو مزخم بو رزگار کردن وان کسا هر وصل هول راستی برس سرکومار ساگدارم لشنك تشكيل كده متابعة في ملفي بكا أبد كامبا هولي الجلوان كسيت معني أبد سوريا أبد نزيكي كامبا هولي أبد كامبا هولي بريفت بان دان استاندن هات نكرن تواصل شيبنا بين دا وبريد دومها پروسس کاتا انجام دانت کمپا هول دا شلای قصده و هندک برادر دیوا و حکومت عراقی آگدار بو بله ایکش خالن گلک جی پوتا پیدانا حکومت عراقی و رسر و کمار و ازدیا گشتی او بو کو کسو کارن مائل کمپا هول چنگو ویتاتینا رزگار کردن شوی داره او دائما تبيجن كو خلق ملوي دري هي لي مخابن اف بروسيسر هاتي انجام دام بترش 15 روشا كيشا كسي ازدي نديت هربت هون زانن هفت صاله ازدي سرو سيمات وانو تاتي نغورين ابد زاروك بون ابدي نوين خوديار كان وطبيعة وانو هاتي جوهرين حتى احتمال قالك زمان وشيء اخفت ناوان شي هاد بتا جوهرين بله اش بربك نجاش نتشو انجام مخابني با بله كاك سكفان اما بس ما لو كركا تاواني شانقال با جينوسايد بناسينري همو بنەماکانی جینۆساید لە تاوانی شنگالتا هەیە تاکو لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەم تاوانە بە جینۆساید بناسێنرێ؟ بەڵێ هەموو ئەرکانت جێریمە عیبادەت جەماعیەت تێداد متەوەفرن و بەڵگە بۆ بێ چەندین پەرلەمانێت دنیای جینۆساید هاتیە ناساندن ئەف تاوانە هاتی ئەنجامدان و برلمان عراقي فقرك الضمن وياسار رزقار بوين ازديا بوازحيد بيجت او هاتي انجام دان انجا جينوسايدا بله اي كواتا بو لبرلماني چەند وڵاتێک دانی پێدانراوە بەڵام لە وڵاتانی تر دان بە جینۆسایدی شنگالدا نەنراوە لە کاتێکدا کە هەموو بنەماکانی جینۆسایدی تیادا بێت. زاني همو بنما جينوسايد هلبت دا تخويانا يعني بو هر كسكي باش ليكولين بقتن البي تاوان البي جينوسايد توازحان مثلا قركرنا ملتكية مثلا بزوري ناسنامك ديني عادي بسر بيت الصفاندن مثلا تهجير كرنا خلقك المنطقة مثلا كشنيا أبا همو ديار كنكو أبا هاتيان جامدان جينوسايد هندك برلمانا چنگو سوپاسی و چالاکوان ازدیا وشدار و گلک کار کریا حتا قناعت با پرلمان دنیا بینن کو ابهاتی انجام دان جینوسایدا پرلمان دی ویت شول سر بیت کرن همش عالی حکومت عراقی و همش عالی حکومت هرم و همش عالی چالاکوان ازدی و ادنیت ازدی چی ابد بی بواری دا کار کن هرچند تاریکارن گلک اوشی بتر جهودت خوب مازخن بی بواری دا بەڵێ دەست خۆش دواترە گەڕێمە وڵات کاک هەرمان ئەگەر من پرسیاریەوە بکەم شنگال تاکی لەناو ئەم چارەنووسەدا دەمێنێتەوە یعنی ئەوەی کە ئێمە باسی دەکەین 7 ساڵ تێدەپەڕێت بەڵام هێشتا ئەوە تا کێشە هەیە هێشتا بەشێکی زۆری ئێزیدیەکان لە ناو کەمپەکاندان هێشتا کەسانێک هەن کە لە ژێردەستی داعشدان و ڕزگار نەکراون کۆمەڵێک کەس بێسەر و شوێنن یعنی پرسیار ئەوەیە تاکەی شنگال لەناو ئەم چارەنووسەدا دەمێنێتەوە. من دوێتە نەتشتێکی خویاکەم یان و کو داعش کا داعش یان و
وقتی کو دیارت کن کنه جیاتت کو ایروکا حکمی الوان مناطقات کن او کسانه کو ایروکا خوب بشکل کی مدنی خود دیارت کن و کود بیشتر ام حکومتی نو ام قارین هر چیزی که چاره سر کن اف کسانت ایروکات تدبینیم نهول کمپا هولی کلوی در که ماین براستی همو چتکی وانی هات یا گوارتن بله او جیوان رگری هند لیکر کو نه اینفا و عایق بام چه کرن کو از سروی چنده او کسنا مان یعنی و تانو که بجاب ما بو آریشه یعنی تقاریم شیوه کی سهالتر کو حکومت قصده کو او کسنا سلمی جواکا ازدی کربانو او جيت لي ما يجي هطايرو كسلمي زيانا كان اري والله وداعش حقبه حكومتك وقت كسانت وصاد بينتن بريقيت قانوني دابانا بري وروبروي قانوني كربانا ويادي ترجبو زفرينا خلكي ما هتا اف غورابانا سياسي وصا وكو بلكي اغيرد نافا شنغار دابتن خلكي شنغاري نقارتم زفرتن حکومت عراق من بری نوجی آماجه پیکر هندک جیا پشتوانیا گروپ چک دارد کتن دعماوان کتن کوبی او کسنا زانتن فکری وانچیا خلکی ویدرنا چد وینا راست خلک کی میل گل هی بس سیاست کش دروا و حکمی والوان کتن وجا افجا داخوازش حکومت عراق کن جدی کل سروی چند ساکنتنو برياركا درس بدتنو وميفيدانش حكومتها هريمجي تهاريكار بنو يوينجي بتر بيت السرخات وبتر دابقارين كوفي خلقي خوب زفرينين بەڵێ کەواتە ئەکرێ بزانین یاخود پرسیاری ئەو بکەین چۆن ئەمنیەت و خۆشگوزەرانی و ژیان بۆ شنگال ئەگەڕێتەوە؟ تاکید هەموو چافکانی ژیانێت هاتینەش ناوبرن شنگار جیەکی منکوبە وێرانە ڕاستیش کارێکی مەزن بۆ ڕادبێتن هەتاکو ژیان لێ بزەڤرتن تا ئیرۆکەژی چەندین جار و لەوێ دوماهیکێژی ئەمێت بینین کارە ساتێت دیە چێت بن خەڵکێکی ڕوبەڕووی بمباوان بتن و چەندین گەنج و ئەوێت تێدا چوین هێشتا دروستیژی نهاتیە پاقشکردنا هێشتا وەکو کارێت خەدەماتێت خزمەت گوزاری لێ نهاتینە دروست کار سەر نەکرینە هەندێک کارژی هات بنەکردن هەندێک ئینسانە بخۆ ڤاینا بۆ مەسلحە خۆیان شخصی لەگەڵ محافظە و مووسل کار بکەن و هەندێک تشتا دەستخۆ بینندا بتر هەندێک مالی بخۆ دەست ببینن کاک هەرمانکەی ئەم شتانە ئەکرێت بەڵێ کەی ئەکرێت یعنی تۆ باس لەواکەی کە هێشتا بەو شێوەیە شنگال وێرانەوە خزمەت گوزاریەکانی وەکو پێویست نییە کەی ئەم شتانە چاک ئەکرێت کەی ئەم خزمەت گوزاریانە باش ئەکرێت کەی ژیان جارێکی تر بۆ شنگال ئەگەڕێنرێتەوە ینی ئێوە کارتان لەسەرەوە نەکردووە؟ تاکیت چانێ کار ئەوێ مەیاکرێ تا ڕاست بێتن وەکو هەر هەندێک جیاتێکی و هەندێک مەجموعەکە کەسانێت تێزەدی وەکو داردەستت خۆی استعمال کرین نهێنن کو مەجلسە ئێزدی و کەسانێت ئێزی بگەهنە ڕێکەفتنەکە درست و درستی کارێکی دروست بکەن ڕاستە گوڵ و گازندێت ئێزدیا خەر بۆ هەرەمێ قیادا ئێزدیانە بەلێ کەسانی دیترژی پلە و پۆست و امتیازاتت خۆ هەمووی بدەستە ئیناین و گوڵ و گازندەژی بۆ منە ئەم زانین خەلکی مەیە بێتم بتر دیفاعی لێ بکەین بەلێ ئەو ئیرۆکە سەروەریە وێتکەن بەلێ یاکو سەرما خەلکی مەیە و ئێش و ئازار ئێش و ئازارت منە بەرە ئەو جیاتێت دیژی ئەو کەسانێتی ترژی بە ئەفکاری سیاسی ناگەنە هەزرەکە درست کا دروست کار بکەن و ئەس یانکو ڕێکە چارە هەرا درست شنگار درستیژی ببتە پارێزگا و درست میزانیا شنگار بێتە دیارکردن وەکو ئابووری دابقارەتن درست خزمەت گوزاری و ژیان لێ بێتە دروستکردن و ئەف گروپی چەکداریژی دەرکەوندا درستی ئارامیژ لێ دەرکێ پەیدا بتن. بەڵێ باشە کاکەرمان تایبەت بە بارودۆخی ئەو کەسانی کە لە نێوان لە کەمپەکاندان یعنی بەسەرکردنەوەی بەردەوامتان هەیە بۆیان ئەو پێویستیانی کە هەیەە ڕەنگە بارودۆخیان لە ناو کەمپەکاندا زۆر خراپ بێەوە پێداویستی ڕۆژانەیان وەک پێویست لە بەردەستدا نەبێ بۆ ئەوانە چیتان کردووە؟
ئەس منێتن ئەس تشتێکی بۆ خوشکا خۆیان بەرز بێژم هەموو ئیمکانیات و حەقێڤی ملەتێما وێ دەستێ حکوومەتە عێراقی و حکوومەتە هەرێمێدای منێتن ئەزێ بۆتە دیارکەم وەکو مەجلسا ڕوحانیا ئێزدیا کەسانێت ئۆلینە و ڕاستە سەروەریای زیادکەم بەلێ ئەف ماڵ و ئیمکانیاتت ئێزیا خرێل بەردەستێوانن کو ئەمە ئەو ئیمکانیاتە بەردەست هەبن کو ئەم هاریکاریە خەڵکی خوب بکەین نا یامە بەس داخوازیە سەدێت جارە کومە داخوازیە کردی ئەم داخوازیانەتان گەیاندۆتە شوێنی مەبەست تاکید نەجارەکێ و نە دوو جارە مە بەردەوامژی ئەم گل و گازندا ڕاستی ئەمژی تەعەبین و هەندە داخوازی و هیڤیاش خەڵکێکی بکەین vê بۆ گەنجی ئێزدی بکە vê بۆ خەڵکی ئێزدی بکە ئەو جیاتی سیاسیژی بلاخۆ پرسن یعنی هەمووژی vێت بزانن کو ئێزدی ئیرۆکە ئێشاوان گەلەکە مەزنە برینەکە گەلەکە مەزن یا ناخێواندا هەر کەسێکی یاریکاریە مەکری بلا بەس منەتێکی مەبکەت منەتە المە بێتە کرنجی خەڵکی مە وێت ناڤە ئاوارەبوونێدا ناڤا گەرمی و سەرمایەکە یا هەرە دژواردا وێت ژین هیویت کەم درستیژی ئەو جیەت نەچەکێ ڕوێ ئینسانەتیل سەر ڕوێوان پەیدا بتن و بتر هاریکاریاوی خەڵکێ بکەن بەڵێ دەست خۆشکاک سەکوان ئەگەر هەمان پرسیار لە بەڕێزیشتان بکەم وەک چالاکوانان تا چەند چاودێریتان هەیە و بەهاناوەچوونتان هەیە بۆ بارودۆخی ئەو ئێزیدیانەی کە تا ئێستاش لەناو کەمپەکاندا دەژین بەێ ڕاستی بارە ئێزدیا گەلێکی گرانە ڕاستی ئەبە هەفت ساڵە وان کەمپاچینت بارودۆخێن گەلک خراپدا زبستانە زانی گەلک سەرمایە و هاوینە گەلک گەرمە هەتا چادرێتوان گەلک جاری تێنە سۆتنش بەرگەرمێ و ژیاناوانە توێ دەرێدا چەند بێت بەرە خراپتر بتن ئەبە بنە زاد بۆ وان ململانەیە سیاسی یا هەیل دەبەرێن هەگەر ئیدارە نەبەتەن شنگالێ مخابنی بە هەتانۆکە ئیدارەکە موحد شنگالە نینە چەند جارە ماوە داخواز کردی ماوە گوتی کلیلا چارەسەرکردنە وان کێشت شنگالێ ئەوە کو ئیدارە مەحەلی ئیدارە ناخۆی یا شنگال بێتە دامەزراندن سەر ئەساسەکی کو ئیرادا خەلکێت تێدایە دیار بەتن خەلکە شنگالێ حسبی وێ ڕێککەفتنە ناوبینە هەرێمێ بەغدای هاتیەکردن هات بوو گۆتن و تیفاقکردن و قایم مەقامێک بێتە دامەزراندن ئی سەربەخۆ بتن ئی دەستپاک بتن ئی خوددان شیان بتن باشە نەماقولە ئەوە چەند ده هەیف دەرباز بوون سەروێ ڕێککەفتنە ئێکی هۆسا نەهاتە دیتن و ئەم هەموو پشتەوانیە لێ بکەین داوێ قوناغێ دەرباز کەتن و کارێ هەندێ بێتەکردن خەڵکە بزەڤڕێت ئابدانی دروست بتن خزمەت گۆزاری بێنە پێشکەشکردن بۆ خەڵکێ بوارێ ئەمنیدا باشتر ڕێخستناوان هێزا بێتەکردن هێزن حکومیت فەرمی دەورێ خۆ ببینن پاراستنا خەڵکێ دەبەرێدا ئەبە هەموو نایەتەکردن ئەبە بێت حکوومەت بکەتن خەڵکێ زدی چی بکەتن ینی وەکی کاکەرمان گوتی مەجلس ڕۆحانی و ئەندامێ نوێن بەڕێز چی بکەن بەرامبەر بێ چەندە ئەوە کاری حکوومەتە عێراقیە جدی ئیرادا حکومی لێ دەرێ بسەپینەتن گەل حکوومەتە هەرێمێ حکومێ هەندێ زدی گەلک ناوبینە هەردوو دەبەرادە کاریوانە هاریکاریەمە بکەن و ئەنجام بدەن بێت کاک سەکوان هیچ گەرانتیەک هەیە کە جارێکی تر ئەم تاوانە بەرامبەر بە شەنگال و ئێزیدیەکان دووبارە نەبێتەوە مخابن ینی چرخێ 21دا و ئەف عسرە تەکنۆلۆژیای هەی و بەرامبەری کامیرە دنیای هەمووی ئەف تاوانە ئەف جینۆسایدا هەندە مەزن هاتە ئەنجامدان و هەموو تەماشەکەر بوون کەسی نوکاری ئێزدیا ڕزگار کەتنش vê qirkirine گەرانتی چییە؟ گەرانتی لازمە چی حکوومەتە عێراقی چی مجتمعی نێودەوڵەتی هەندێک سوست قانونی ملزم بۆ هەموو کەسی بچەسبینن و جارەکەدی ینی هەندێک ئەوێت قانونی گەلک بقەوت بن کەسێکی دی جرئەت نەکەتن بیرە و هەسرە هەندێ بکەتن مکەونەکی دی نەهەر مکەونە ئێزدی چی مکەونە دی بن شەبەک بن مەسیحی بن ترکمان بن دی بن سەر ئەساسی ڕەگەزی سەر ئەساسی زمانی سەر ئەساسی دینی بێنەقڕکردن ئەف گەرانتینە
فيت بين دان فيت بين كرن فيت مجتمع دولي شي خولب كتا خدان دا بتر اف مكونات بتشوك هستب امانه بكن و هستب كرامته بكن ولات خدا بەڵێ کاک هەرمان ئێوەش پێتان وایە هیچ گرنتیەک نییە بۆ ئەوەی کە جارێکی تر ئەم تاوانە بەرامبەر بە ئێزیدیەکان دووبارە نەکرێتەوە؟ تاکیت ڕاستی و مرۆڤ نەقارێت گرنتیە بدەتن چەنگۆ ملەتێکی بێدا سەڵات بتەن هەر کەسێکی بێتن وکو هێزا خۆ سەر vê xelkê belengaz apsek bînetin û takît hizrêt radîkaliyê tundrawiyê gelek dizavin heta îroke jî gef û gefeke mezin ser xelkê êzidî wa hey belkî xelkê êzidî wekû ئینسانیت خۆ نەقارن پارێزن یانە ڕاستی vêtib توت بینی کۆژبەری و وێرانی و دەردەسەری خراپ سەری تێتن و یادیتر ژیە کە تو بێ لێ برێنی خەلکێ مەیە شنگارێ وەختی دەماک و نەبەس خەلکێ شنگاری خەلکی وەڵاشی ێزدی عامەتەن دەماک و منەظەماتی دەولی وەختێ قەستا مناتەقێت مەتکێتم ڕاستی بەس سڵافکردنە و لێبورینە یعنی وکۆنا تێتن جددیک و بنیاتێکی دادنێتە و درستی کارتکەتە سەرێ جینۆسایدا ئێزدیا بەس وەکو دیکۆمنت و تشتا بخۆ کۆمتکەن و هەمووژی وەکوش لایەنێت سیخوڕی و استخباراتی تێتەکردن نابکە گاڤەکە دروستێتەکردن ئەو ژی بەلکی مەگەلک جیاتێت مەزنێ دنیای دیتین و فترەکە و ئەسهاتی مەدناڤێ ئەوە بریکارێ میرە ئێزدیا من gelek carak ku sefîrê Emerîkî bigira û dewletê zilhêzê dinyayê xirêjî bigira dêên wekû ew resmî dê bêjne me gelek cara belkî lanê siyasî wekû ez bi navkem jî wekû PKK wan ku dê bêjin ew rêgirin wekû eke hûn ev mijtemeyê dewlî û sayeb quwet û nixarin çareser bikin belengazê êzdiya xwe jî ئازارێت وان مەسترنش و قارن ئازارێت خۆ چارەسەرکەن ڕوحاوان وش بۆ چۆنێتوان بەڵێ کەواتە کاک هەرمان ئەکرێ بزانین پاش 7 ساڵ داواکاری ئێوە وەکو ئێزیدیەکان چییە؟ ڕاستی داواکاریەتمەیت ڕسمی ئەوەن کۆ جدی حکوومەتە عێراقی و حکوومەتە هەرێمی و گەل مجتەمەع دەولی چاوی خۆڤەکەن و چاوێکی ئینسانیەتی تەماشای vê جینۆسایتا هەوسا ئامازن بکەن حەق و حقوقێت ێزیدیا کوش حکوومەتە عێراقی بستینن شنگار ببتە پارێزگە و قارتن خەلکێ شنگار حکومی خۆ بکەتن و شکلێکی ڕاستە تاخیر بووە بەوە بشکلێکی ڕێزگرتن ئەوێ خەلکێ شنگار جوانی ڕێکوپێکی بزەڤرینتە سەرجیوارێتوان ئەڕاستی ئەوە ماوەیەکی درێژ خەلکی وێ دەرنە حەق بە خزمەت گوزاری هاتبانەکردن بەلێ ناتەکردن ئەم هیڤیتکەین ئەف وەختێ مایجی و خەلکل وێ دەرکێ شنگارێ درستی ئاڤەدانکەن میزانیا شنگارێ یاک مادی دیارکەن کەسانێت ڕاست و درست و پاقش دانێنە سەر ئیدارە شنگارێ و ئیرادا خەلکێ شنگارێ پارێزندا خەلکی شنگارێ قارتە بزەڤرتن زۆر باشە ئێمەش بە هیوای ئەوەی کاک سەگوان ئەگەر بە کورتی کۆتا قسەی جەنابتان سوپاس دەکەم. والله ما ئێزدیات بێت تەناهی و کەرامەت بژینە الڤی وڵاتی ما دەبێت منطقێت ما بێنە ئاڤادانکردن ما دەبێت حکوومەت گوهێ خۆ بداتەما ئەبسەد مستەلزەماتە ژیانێ ئێزدیات بێندا بزەڤڕنەوە سەرجیەت خۆ ئێزدیات شتێکی دی نەبێتن و پێنگاو فوتاتی نەهاوێتن و هیویدارین پێنگاوێت خۆرتر و باشتر بێ نەهاوێتن بۆ هەندێک و دەڤەرە ئێزدیا بتر بەرەف سەقامگیریەوە بچێتن. بەڵێ دەستان خۆش بێت ئێمەش بە هیوای ئەوەی کە ئارامی و خۆشگوزەرانی بگەڕێتەوە بۆ شنگال و ئێزیدیەکان بە زێدی با و باپیرانی خۆیان شاد ببنەوە. سوپاس بۆ هەریەک لە میوانەکانم هەرمان میرزابەک بریکاری میری ئێزیدیان بە سوپاسەوە کە لە دوهۆکەوە لەگەڵمان ئامادە بوو. هەروەها سەگڤان موراد کەسایەتی و چالاکوانی ئێزدی جەنابیشیان لە بەغدادەوە لەگەڵمان ئامادە بوون. سوپاس بۆ جەنابیشیان. حەسۆ هورمی سەرۆکی دەستگای ئێزدی نێودەوڵەتی بۆ بەرەنگاربوونەوەی جینۆساید بڕیار بوو لە بەلجیکا و لەگەڵمان ئامادە بێت بەڵام بەداخەوە ئامادە نەبوو. سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر بن.